بە بارمتەگرتنی نانی ڕۆژانەی کرێکاران. ئامادەکردنی پەیمان یەکێک لە کێشە و گرفتە جددی و بەردەوامەکانی کرێکاران لەسەر کار حەقدەسە دواخراوەکانی ئەوانە. کرێکاران جگە لە تەحەمولکردنی گرانی لە ڕادەبەدەر و تەوەڕم و بێکاری و نائەمنی پیشەیی، دانانە حەقدەسە زۆر کەمەکەشیان دوادەخرێت. کەمترین کارگا و کارخانە و ناوەندێکی پیشەیی هەیە کە حەقدەسی کرێکاران لەسەر وەختی خۆیاندا پەرداخت بکات. هەواڵی پەیوەندیدار بە دواکەوتنی حەقدەسی کرێکاران و خەبات بۆ وەرگرتنی حەقدەسە دواخراوەکان هەواڵی هەڕۆژ و هەمیشەیی ناوەندە کرێکاریەکانە. لە ژمارەیەک لە ناوەندەکانی کار و بەرهەمهێنان، دواکەوتنی حەقدەسەکان سنووری 2 ساڵیشی بەزاندووە. لە ناوەندگەلێک کە قازانجەکانیان ڕوو لە دابەزینا، دواخستنی حەقدەسەکانی بە ئەنقەستر و خاوەنکاری ناوەندگەلێک کە لە سەروبەندی مایە پوچبووندان بە ڕاگەیاندنی مایە پوچبوونی خۆیان بە شێوەی ئاشکرا لە دانانی حەقدەستی کرێکاران خۆ دەبوێرن. خاوەنکاران بە دانان و بە بارمتەگرتنی حەقدەسەکان و وەعدە و بەڵێنی درۆینە و دەستیکردن بەردەوام بە کرێکاران وەها کرێکاران ماندوو دەکەن کە زۆربەیان لە ڕووی ناچاریەوە و بە مەبەستی وەرگرتنی حەقدەسە دواخراوەکانیان درێژە بە کارەکانی بێتەزمین و بێحەقدەست بدەن و بە ئاشکرا تەسلیمی ویستی خاوەنکار بن. ئەگەر لە هەندێک لە ناوەندگەلی کار کە کرێکاران بەپێی قەرارداد و بە شێوەی ڕەسمی دامەزراون شانسێکیان بۆ وەرگرتنی حەقدەسە دواخراوەکانیان هەبێت، بەڵام ئەو ژمارە لە کرێکاران کە بەبێ هیچ قەراردادێک کار دەکەن و یان بە قەراردادی ئیمزای سپەی دامەزراون هیچ تەزمینێک بۆ دانی حەقدەسە بە بارمتاوگیراوەکانیان نییە و ئەگەری ئەوەی کە بەرهەمی کار و زەحمەتی چەند مانگیان پێنەدرێت زۆرە. بە بارمتەگرتنی حەقدەسەکان نەتەنیا هەلومەرجی ژیانی کرێکاران زۆر دژوار دەکات و کرێکاران ناتوانن لەسەر وەختی ئەو شتەی کە پێویستیان پێیە دابینی بکەن، بەڵکو بۆ پاراستنی کارەکانیان ناچارن بۆ هەر شەرت و مەرجێکی دژە ئینسانی خاوەنکار سەردا بنەوێن و هەمیشە بە نیگەرانیەوە بۆ لە دەستچوونی کارەکانیان و حەقدەسە بە بارمتاوگیراوەکانیان گوێڕایەڵی خاوەنکار بن. سەرەڕای ئەوەی کە یەکێک لە دەرەنجامەکانی ئەم پیلانەی خاوەنکاران ناچارکردنی کرێکارانە بە تەسلیمی و بێدەنگی ئەوان. بەم پێیە یەکێک لە بوارە گرنگەکانی خەباتی ئەو ساڵانەی دوایی و بەتایبەت لە ساڵانی ڕابردوو ناڕەزایەتی و خەبات بۆ وەرگرتنی حەقدەسەکانیان بووە. لەم نێوەدا دەوڵەت کە خۆی گەورەترین خاوەنکاری وڵاتە، نەتەنیا لە کرێکارانێک کە بەم شێوەیە مافەکانیان پێشیل دەکرێت پشتیوانی ناکات، بەڵکو خۆشی حەقدەسی ژمارەیەکی زۆر لە کرێکارانی کە لەو ناوەندانەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ سەربەدەوڵەتن بە بارمتە گرتووە. کرێکاران بە دروستی ئەم پرسیارە دێننە گۆڕ کە بۆچی بە جێگای ئەوەی کە لە بەرامبەری ئەم هەموو ڕەنج و کارەدا پاداش بگرین، بە جێگای ئەوەی کە حەقدەستیان زیاد بکرێت، هەرە و حەقدەسە زۆر کەمەشیان بە بارمتە دەگیرێت و کاتێکیش کە داوای دەکەن هەڕەشەی لەسەر کاردەرکردنیان لێ دەکەن. واقعیەت ئەوەیە کە دووپاتبوونەوەی ئەم دەورە و زنجیرە بە بارمتەگرتنی حەقدەسەکان تا کاتێک کە خەباتێکی لێبڕاوانە و بەربڕاو لە ئارادا نەبێت، هەروەها درێژەی دەبێت و ئەو مافە سەرەتاییە بە خەباتی پڕژوبڵاو بەدەست نایەت. چوونە سەرەوەی حەقدەسی کرێکاران و نەدرانی سەرەوەختی حەقدەسەکان یەکێکە لە ویست و داخوازیە گرنگە کرێکاریەکانی کە زەمانەتی گەیشتن بەم داخوازیە لە گرێوی عەزم و ئیرادەی یەکگرتووی جەماوەرێکی بەرین لە کرێکاران بە شێوەیەکی سەرتاسەریدایە.